مباردەکان زۆری هەر زۆریان باشن ئێستاما دوو زۆر بەکاردێنین یعنی ئێران سین بەکاردێنین لە ڕووی کوالیتی و هەردوو یەک لە یەکتری باشترن کاکە ئێستا لەوانەیە 2000 ناوی مباردەیەبی هەموو دەرن ئەوی من باشە و دەرێ من باشە یعنی کەس نەیگوتی ئەی من خراپە هەموو دەرن باشە واز لە لەزگەی بینن واز لە نایبینن ناوی تێ هەردە ناوی بەکارمێنن حساب کە مباردەشی دەکەن بێوەست بێ ناو بیتن یعنی لە ڕووی کوالیتی و بڵێن ئێران یان سین بۆ شەرتێ لە دوکانداران دەکڕن ئێران یان سین معاملەکان کە بەکارنێنن ئێران سینکامەی بەکاردێنن بیکڕن لە ترسی ناوتان نەبیت ناتاوێتەوە بەس ئیشک دەبی هەست دەکەی دەشێتن نەرم دەبیتن ئەوە لۆ کارەکەی لە چ دەگەڕێتەوە یعنی ئاسنی لە سەربایندانێ سۆر دەبتەوە ئەجە پلاستیک عادەتەن بەخۆی وایە لە بەڕۆژێ زۆرەیان دەسووتێن یعنی ئەگە پێی دەکری ئەوانی کە مبەردەی پلاستیک بەکاردێنن کەپرەچی لە بۆ بکەن ڕۆژ لێ نەداتن چکە هەیە لە بۆ مبەردەی زۆر ئیمالە مبەردەی دەکرێتن لە سەربایندادنێ تەواوی یعنی جێناداتێ نە کەپرە چیلۆ دەکا نە عیسابی گەرمای لۆرە یعنی شەو و ڕۆژ گەرما لێی دەدا و سەرماش لێیدا لە چی لێ دوای دەسووتێتن پلاستیکەی کەلچی نامینێتن هەر بە ئاو هەردەگرێت بۆ سارشکە ئەو ئاوە چی لێ کڵسی دەگری پیس دەبیتن یعنی ڕەنجی مبەردەکەی تێک دەداتن یعنی کە مانج دات و هەردەگریەوە مبەردەکەی جوان بشۆ خێمەچ خۆی بەسەدادا مبەردە باوەڕ بکە بە ژیاندا کڵسی ناگریتن